مۆدێل و ستایلێکی ناشرینی حیزباتی لە هەرێمی کوردستان کە حیزبەکانی دەسەڵات بۆ خۆ گەورەکردن و لە پێناومانەوەیان بەکاریان هێناوە بە زۆر بە حیزبیکردن و ناچارکردنی هاوڵاتیان و چین و توێژەکانە تا فۆرمی وەلا و ئەندامێتی حیزب پڕ بکەنەوە. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن جارێکی دیکە هەڵمەتێکی بەربڵاو لەلایەن ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانیەوە لە فەرمانگە و دام و دەستگا حکومیەکان و قوتابخانەکان دەستی پێکردووە کە داوا لە فەرمانبەران و مامۆستایان کراوە فۆرمێکی حیزبی پڕ بکەنەوە و ببنە ئەندامی یەکێتی لە کاتێکدا ئەوە پێچەوانەی ئازادیە سیاسی و کەسیەکانە. من خۆم فۆرمەکەم نبینیوە بەڵام بەداخەوە ئەوەی کە بیستمانە و گوێبیستی بووین لە زۆر شوێن یعنی لە نەک هەر لە مەکتەبەکان لە زۆربەی فەرمانگەکان لە زۆربەی شوێنەکان فۆرمی پەیماننامەی نوێی ئەندامێتی یەکێتی نیشتیمانی بە فەرمانبەران و مامۆستایان و زۆربەی چین و توێژەکان فەرمانبەران موچەخۆران پڕەکرێتەوە لە کاتێکە ئەمە پێچەوانەی ئازادیە سیاسیەکانە پێچەوانە ڕای ئازادە هەر کەس ئازادە خۆی هەر حیزبی هەڵەبژێرە بەڵام ئەوەیە کە خۆی ئازادن و ئۆتۆماتیکانە خۆی بچێ بە ئەندام نەک ئەوەی کە ناوەندی خوێندن و فەرمانگەکان و پۆستە ئیداریەکان استیقلال کرێ بۆی کە لە ڕێگەی ئەو بەڕێوەبەرانەوە استیقلالی فەرمانبەران و مامۆستایان بکرێت بە زۆر لە زۆر فشارێن بخرێتە سەر کە ئەبێ فۆرمی ئەندامەتی پڕکەینەوە لەبەرەوەی بۆ مستەقبەلیان باشە و لەبەرەوەی کە ڕۆژان فریانەگوێت تا لە هەندێک دەڤەر بیستمانە کە ئاڵێ هەر کەسە بتوانێت 6 فۆرم پڕکاتەوە کەسێکی بۆ تاعینەکەین یعنی ئەمە کێبەرکەیەکە بۆی کە زۆرترین خەڵک ینی جاری وا هەیە ئێمەش ئەزانین لێرە چاوسورکردنەوە هەڕەشە و گوڕەشە و لەبەر ئێرە حیزب نەکچۆتە ناوەندەکانی خوێندنەوە حیزب هەموو جونگەکانی ئەم وڵاتی داپۆشیوە لە هەموو جونگەکانە حیزب لەوێ خۆی دەستی هەیە بە تایبەتی حتا عەرەبانچیەک لەوانەیە ئەبێ تەسکەی کۆمیتەیەک ناوچەیەک شوێنێک بەرێ بۆی کە بتوانێت کەسبێکی خۆی بکە ئەو شوێنەیە کە تەکسیل وەستە بە هەمان شێوە واتە هەر شوێنێک سەرچاوی بژێوی و سەرچاوی شوێنی ئەوە بێ کە هاوڵاتی سەحەتێکی تیا بکات بەدەست حیزبەوەی حیزب گەمارەوەی داوە حیزب قۆڕەکاری تیا کردووە کە بەداخەوە ئەمە پێچەوانەی مافی مرۆڤ و پێچەوانەی یاساکانی ئازادی و ئازادی سیاسیە. مامۆستایان دەڵێن لە ڕێگەی بەڕێوەبەری قوتابخانەکانەوە داوا لە مامۆستایان کراوە فۆرمەکە پڕ بکەنەوە چ ئەو مامۆستایانەی یەکێتین ئەوانەشی کە یەکێتی نین هەر کەسێکیش 6 کەس بکاتە ئەندام و فۆرمەکەیان پێپڕ بکاتەوە کەسێکی بۆ دادەمەزرێندرێت. لە چەند قوتابخانەیەک کە کراوە کە بەعنی بەڕێوەبەر خۆی داوای کردو لە سەرجەم مامۆستایان بەبێ ئەوەی کە بزانم مامۆستایە حیزبیان حیزبینیە ئەندامی ئەو حیزبیان و حیزبەنیە لە کاتێکە ئەمە ئاساییە لەدەر ناوەندەکانی خوێندن بچکە نایبێت ناوەندەکانی خوێندن بە حیزبی بکرێت چجا لەم سەردەمەی ئێستادا یانی لەم سەردەمەی ئێستا فەرمانگەکان بە حیزبی بکرێت کە بەڕێوەبەر داوایان لە سەرجەم فەرمانبەران و مامۆستایان کردووە هەوەکو فۆرمێکی احتیادی داوەشە دێ بە هەمووتان پڕی کەنەوە بچن بۆ ئەوێ هەتا تقریبا جۆرە وای لێتەوە وەکو ئیزبارێکی تاوان لێ نەکردەوە بەڵام ئیحراجی خەڵکیان استیقلال کردووە کەوەی کە ئەزانن خەڵکی ئیحراجە بە لەم کاتەیە بە کۆمەڵە بەڵێنی بێبنەما فۆرم بە خەڵکی پڕەکەنەوە وەکو چۆن لە ڕابردووە بینیمان کە لەگەڵ قایمەی معاشە لە ساڵەکانی 2012 لە زۆر شوێن لەگەڵ قایمەی معاشە ئابوونی حیزبی لە تەنیشتەوە دانرێ و لێرە معاشکردی لەولاوە ئابوونی حیزبەکەیان لێ ئەسەن. نیگەرانی زۆرێک لە فەرمانبەران و مامۆستایان ئەوەیە بەبێت تەسکەی حیزب ئیشوکاری هاوڵاتیان ڕای ناکرێت و گرفتیان بۆ دروست دەکرێت تا ئەو ئاستەی ناشار دەکرێن مل بۆ داواکاری حیزب بدەن هەر هاوڵاتیەکیش خۆی نەداتە پاڵ حیزبێکی دەسەڵات و ئینتیمای بۆی نەبێت هیچ کاروبارێکی بۆ ڕایی ناکرێ و بە مافی خۆی دەرفەتی کار و دامەزراندنی پێنادرێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.